کردێ سولەیمانی کە دارولمولکی بابان بوو، نە مەحکومی عەجەم نە سوخڕەکێشی ئالی عوسمان. لەبەر قاپی سەرا سەفیان دەبەست شێخ و مەلا و زاهید. مەتافی کەعبە بۆ ئەربابی حاجەت گردی سەیوان بوو. دێزمۆند توتو ڕابەرێکی گەورەی ئاینی مەسیحی دەڵێت پەلکە زێڕینە بۆیە سەرنجی خەڵک ڕادەکێشێت، چونکە چەندین ڕەنگی جیاواز لە خۆیدا کۆ دەکاتەوە. گەر بە تەنها یەک ڕەنگ بوایە هیچ کەس بەلایەوە تایبەت نەدەبوو. وی لە واقعدا هەر پانتاییەک جیاوازی تێدا بوو، نەک نابێتە ناشرینی، بەڵکو دەبێت بە شوناسێکی جوان. ئەو قسەیە بۆ شارێک کە ئاین و ئاینزای جیاوازی تێدایە. بیرکردنەوە و ڕێبازی فکری و ئەدەبی و سیاسی و ڕۆشنبیری گرتوۆتە خۆی دەگونجێت. جا ئەم شارە چ پاریسی بووکی فەڕەنسا بێت، چ سولەیمانی شاری فرە ڕەنگی و فرە دەنگ و فرە جوانی بێت. سلێمانی ئەیە وەشقەی ئاسمان ئاسمان کۆڵان کۆڵان گوڵ و گۆرانی وەبی تیابارێ تیابارێ. سلەیمانی دروست ناکرێت، بەڵکو مەڵبەندەکەی مەڵکەندیە و ئاوەدان دەکرێتەوە. مێژووی شاری سلێمانی کۆن نییە، بۆیە تەواوی زانیاریەکان بەردەستن. میرنشینی بابان کە سەنتەری چالاکیەکانی لە قەڵاچوالان بوو بیل لە گۆڕینی شوێنەکەیان دەکەنەوە، چونکە قەڵاچوالان لە سنووری ئێرانەوە یان شیعی سەفەویەوە نزیکە و مەترسی هێرشی لەسرە لەلایەک. لەلایەکی تریش عوسمانیەکان لە هەوڵی دەست بەسەرداگرتنی میرنشینەکەدا سەرەتا مەحموود پاشا سەرای حکوومەتی لە نزیک گوندی مەڵکەندی دروست کرد. دوای ئەوە ئیبراهیم پاشا لە ساڵی 1783 دەسەڵات وەردەگرێت. دەست دەکات بە فراوانکردنی ناوچەی مەڵکەندی و گواستنەوەی تەواوەتی پایتەخت بۆ ئەو ناوچەیە، چونکە ئەو ناوچەیە دەشتی زۆرە بۆ کشت و کاڵ و شارە زووری بەسەرەوەی. لە ڕووی سەربازیەوە بە شاخ دەورەدراوە کە شاخ لە فکری عەسکەریدا بەهای خۆی هەیە. ئەو کات ڕێگەیەکی بازرگانی گرنگە لە ڕووی کەش و هەواوە گونجاوە. بۆیە ساڵی 1784 پایتەخت بۆ ناو ئەو شارە تازەیە دەگوازێتەوە و ناوی دەنێت سلێمانی یان سولەیمانی. چەند ڕایەک هەیە لەسەر ناونانی سلێمانی. بەشێک دەڵێن کردوێتی بە ناوی منداڵەکەی خۆیەوە کە ناوی سولەیمان بووە. بەشێکی تر دەڵێن کردوێتی بە ناوی باوکیەوە کە ناوی سولەیمان پاشای بابان بووە، چونکە دەڵێن سولەیمان پاشا خەونی دروستکردنی ناوەندێکی بۆ میرنشینەکە هەبووە و بەر لە هاتنەدی خەونەکەی وەفات دەکات. ئیبراهیم پاشا خەونەکەی دەکاتە واقع. بۆ تەواوکردنی پایتەختی نوێ ئیبراهیم پاشا خەڵکی پیشەوەری نوێ لە تەواوی ناوچەکاندا کۆ دەکاتەوە و دەیانهێنێت بۆ مەڵبەندە نوێیەکە کە ناوی سلێمانیە. پاشان بۆ پڕکردنەوەی ئەو مەڵبەندە زۆرترین خەڵک لە ناوچەکانی ترەوە دەهێنێت. بەو جۆرە هەر لە دەست پێکەوە دەبێتە سەنتەری فرەڕەنگی و خەڵکی جیاواز لە ڕووی زمان و کولتورەوە. ئەم شوناسە فرەڕەنگیە بوو بە مەدالیایەک و درا لە یەخەی سلێمانی. بەهۆی ئەو جیاوازیەوە ئەم شارەی نۆبەری بابان بوو بە سەنتەری چالاکی و جوڵە. شارێک بەهۆی جیاوازیەوە نەتوانرا ڕام بکرێت و چەپڵە بۆ ژێردەستەیی لێ بدات. نایەیتەوە سەرێ لە شار نادەیتەوە، بیری سلەیمانی ناکەی، حەز بە پیاسە و گەڕانێکی دەمە و ێوارانی ناکەی، دەمە و ێوارانی ناکەی. بابانیەکان بەهۆی ئەو ژینگەی دروستیان کرد، وەک پرۆفیسۆر عیزەدین مستەفا ڕەسوول دەڵێت یەکەم حرەکەت و جوڵەی ئەدەبیشی خوڵقاند. کەنالی و سالم و کوردی وەک سێ کوچکەیەک دیارترین دەموچاوەکانی ئەو بوارن. بەهۆی دروستکردنی مزگەوتی گەورە و لە ناویدا دروستکردنی حوجرە چەندین کەس بۆ فێربوونی علمی شەرعی ڕوویان لەو ناوەندە کرد. ئیسلام و جووەکان بە تەنیشت یەکەوە ژیانیان دەکرد بەبێ بەرکەوتنی ئاینی. دوای ڕووخانی میرنشینی بابان کاتێک دەکەوێتە دەست ئینگلیزەکان ئەم شارە لە جوڵە ناوەستێت و بەردەوام بۆتە سەنگەرێک بۆ بەرەنگاربوونەوەی ستەم. شاری سلێمانی لە ڕووی جوگرافیەوە دەکەوێتە نێوان هێڵی پانی 34 تا 36، هێڵی درێژی 45 تا 46،
هەروەها دەکەوێتە باشووری ڕۆژئاوای کیشوەری ئاسیا و ڕۆژهەڵاتی باشووری کوردستان. سلێمانی لە باکووری ڕۆژهەڵاتەوە بە زنجیرە شاخی ئەزمەڕ و گۆیژە دەورە درراوە. لە باشووریشەوە بە چیای بەرانان، لە ڕۆژهەڵاتیشەوە دەشتی شارەزور، لە ڕۆژئاواشەوە تاسڵوجە 865 متر لە ڕووی دەریاوە بەرزە. ئاو هەواکەی گرێدراوە بە دەریای ناوەڕاستەوە. لە ڕووی پیشەوەریەوە پیشەکانی ئاسنگەری، جۆڵایی، چرخی ڕستنیم و کارگەچێتی، چەخماقسازی، شیرگەری یان شمێرگەری، مزگەری و چەندان پیشەی تری تێدا بووە. بەپێی دوایین ئاماری سلێمانی تا ساڵی 2009 بە بەکرەجۆ و ڕاپەڕینەوە 648,000 کەس بووە. بەڵام ئێستا دانیشتوانی شاری سلێمانی نزیکەی 1 ملیۆن کەسە. ئەم شارە بەنازەی بابان لە ئێستادا وەک پایتەختی ئەدەب لەلایەن ڕێکخراوی یونسکۆوە ناسێنراوە. داخڵ نەبیبان بەری سارای خاک و خۆڵ هەتانەکەی بە خاکی سلەیمانیا عەبور، خاکی میزاجی عنبەر و داری ڕەواج عود، بەردی خەراجی گەوهەر و جۆباری عەین نور، شامی هەموو نار و فسوڵی هەموو بەهار، تۆزی هەموو عەبیر و بخاری هەموو بخور، شارێک عەدل و گەرمە لە جێگایە خۆش و نار، بۆ دەفعی چاوەزارە دەڵێن شاری شارەزور.